پروفسور دکتور حسن اوکتای سروک ناوندا لیکولینان آ کافکاسیا که کافکاسام تی ناس کرن لگل منه دکتور بخیر هاتی وان روجان گلک گرمایی تفگرین گلکی جدیه سربازی سرسینور هنه الگور نرینا تا ترکیه و ایرش بکه یا نا ترکیه و رازیبون امریکا و روسان بستینه جبوکو جارکدن ایرشی هریمین کردی بکه؟ بەڵێ لە هەفتەی ڕابردووە ئەنجوم لە پەرلەمانی ئەم وڵاتەدا بینیمان کە بڕیارێک دەرکرا بۆ مۆڵەت پێدان بە ئەنجامدانی درێژە پێدان بە ئۆپەراسیۆنەکان ئیدی لە هەموو جیهان باس لەوە کراکە سوپای تورکیا ئۆپەراسیۆن ئەنجام دەدرێت ئەم جارە سەرنج بە جارەکانی دیکە ژێرخانێکی بەهێزی بۆ دروست کراوە ئەمەش تەنیا لەسەر ئەم ئاساسە نەبووە چونکە بینیمان لەسەر ئاستی جیهاندا هەموو وڵاتان دەزانن تورکیا ژێرخانی خۆی زیاتر بەهێز کردووە بۆ ئەوی کە بتوانێت ئۆپەراسیۆن ئەنجام بدرێت بەڵام لە هەمان کاتیشدا مانە ئەوەش ناگەێنێت کە ئیدی ئەمڕۆ سبەی ئۆپەراسیۆن ئەنجام بدرێت چونکە لە 1970 بنکەی جیاوازدا تورکیا ئۆپەراسیۆن سەربازی بەڕێوە دەبات لە ڕێگەی ئۆپەراسیۆنەکانیشەوە لە ڕێگەی بنکە سەربازیەکانیشدا ئیدی بینیمان لە هەمان کاتیشدا دوای رووسیاش ئێرانیش هەیە لە باشووریشدا کە سنوورێکی زۆر گەورە و درێژیشی هەیە زیاتر لە 10 ساڵ ئەم هۆکارانە وای کردووە کە تورکیا ئەم جۆرە ئۆپەراسیۆنانە ئەنجام بدات یاخود بەردەوام خۆی ئامادە بکات بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنی هاوبەش لەم ناوچانەدا و کاتێکە تورکیا بەڕاستی پەرلەمانی تورکیا کاتێک بڕیارێکی لەم جۆرە دەدات بۆ ئەوەی کە ئۆپەراسیۆن لەم ناوچێدا ئەنجام بدات یاخود درێژەدان ڕێگەی ئۆپەراسیۆنەکان دکتۆر ببوورینە تورکی چ دخوازە ینی مادام تورکیە ینی لەگۆر کومشتە فێم کرد وێ ینی کۆنجورتۆرە کل دنیای هەیە ڕێ نادە تورکیە و تورکی ئێرش بکە جارەکەدن نە ئەمریکا نە رووسیا نە ینی ئەدی تورکی دخوازە چ بکە تورکی چ دخوازە تورکیا وەکو دەزانن زۆرێک لە کۆنسێپتەکانی خۆی گۆڕانکاری بەسەردایەنە دوای ئەوەی کە ئەحمەد داودۆغڵو وەلال چوو دواتر پاش ئەوی بیناڵی یڵدرم بووە سەرۆک ئیدی بینیمان کارەکان گۆڕانکاری بەسەردا هات هەر کاتێک ئۆپەراسیۆنێک بکرێت وای لێ دەکرێت کە بە هیچ شێوەیەکەوە کێشە بۆ تورکیا دروست نەکرێتەوە لەبەر ئەمەش بوو ویستیان زۆرێک لەو ڕێڕەوە دروست بکەن کە هەڕەشە نەکرێتە سەر تورکیا بەڵام ئێستا هەموو ئەو چاڵاکیانەی کە دەکرێت و ئەنجامیش دراوە و لە نەکتەنیا لە تورکیا بەڵکو وڵاتانی دیکەش بە هەمان شێوە کراوەتەوە و بە شوێکی بەردەوام هەیە لەم چوارچێوەیەدا بەڵام لێرەدا دەمانەوێت من حەز کرد وێ بزانم مەسەلا تورکیە دەبێژە ینی کوردین لێ دەرێ تایبەتی یە پەگەیە پەیەدەیە قەسەدەیە دەبێژە لەسەر ئاسایشە وڵاتی مەتهدیدە لێ بقاسی ئەم دەزانن ینی نەژ قامیشلۆ نەژ کۆبانێ نەژیش دێریکێ نەژ ئامودێ نەژ تربەسپی نەژ دەربێسی تو ئێرشێک نەچوویە سەر تورکی ینی تو تهدیدێک لەسەر ئاسایشە تورکی چێ نەبووە سبب چییە تورکی ئیسرار دەکە کە وێ منتیقێش دەست کوردان دەرخینە دەتوانم بەم شێوەیە ڕوونی بکەمەوە هەر کاتێک کە بینیمان گۆڕانکاریەک بکرێت ئیدی بینیمان لەو سنوورانە هێرش لەلایەن داعشەوە کرایە سەر تورکیا نەک تەنیا لەلایەن یەپەگە و پەیەدە و هێزەکانی دیکە تورکیا کێشەی لەگەڵ گروپە تیرۆریستەکان هەیە کێشەی لەگەڵ ناوەکاندا نییە چونکە ناوەکان ئەمڕۆ ناوێکە سبەی دەگۆڕدرێت بەڵام هەر کاتێک وەکو دەوڵەتێک پێشبینی ئەوە دەکات لە بەرامبەر هەموو ڕێکخراوە تیرۆریستەکان هەمان ڕێوشوێن بگرێتە بەر ڕێوشوێنی ئەمنی بگرێتە بەر دەیەوێت ڕێوشوێنێک بگرێت ڕێکارێک بگرێت کە سبەی بۆی نەبێتە هەڕەشە
هەر کاتێک گروپێک هەبێت کە مەترسی بێت بۆ داهاتوی تورکیا ئەگەر هێرشی نەکرێتە سەر تورکیا لەم چوارچەوێدا هەوڵەکانی خۆی چەند دەکات کە ڕێکاری توندی زۆر بگرێتە بەر و تورکیاش زۆر شارەزایە لەو ناوچەیە ئەوان دەزانن کامە هێز ئاشتی پارێزە و مەترسی بۆ تورکیا دروست ناکات و کامە گروپیش هێرش دەکات و ئۆپەراسیۆن دەکات ئیدی لە سووریا لە عێراق بینیمان کە گروپی زۆر هەن و هەڕەشەی زۆر بوون بەسەر تورکیا و لە هەمان کاتیشدا هەر کاتێک نەک تەنیا هەڕەشەکە لەسەر تورکیا بێت لەسەر ناوچەکەش کە کاریگەری بەسەر تورکیاش بێت ئەمە هۆکار دەبێت بۆ ئەوەی کە تورکیا ئۆپەراسیۆن بکات لەم چوارچەوێدا بەڵام ئەگەر بێت و ئەم هەڕەشانە نەکرێت ئەمە تورکیا پێویست بۆ ناکات کە ئەم جۆرە ڕێکارانە بگرێتە بەر کێشەی نێوان ئیسرائیل و ئێران کێشەی نێوان ئەمریکا هەڕەشەکان ئەمانە هەموو هەڕەشەی داهاچوون بۆ تورکیاش وەکو دەوڵەتێک لەم چوارچەوێدا هەوڵ دەدات ڕێکاری تون بگرێتە بەر بۆ ئەوی کە ئاگرەکە دووبارە بۆ پریشکەکەی نەگەڕێتەوە سەر ئیدی ئەم جۆرە ڕێکارانە وا دەکات هەم لە ئۆپەراسیۆن لە ناوچەکەدا لەم ناوچەیەدا بۆ نمونە لە باکووری عێراق لە باکووری سووریا لە شوێنەکان دیکە ئەمە هەموو کاریگەریەکی زۆری بەسەر تورکیا دەبێت چونکە ئەمانە هاوسنورن لەگەڵ تورکیادا جا وڵاتێکی وەکو رووسیا بایەخێک بەم بابەتە بدات تورکیا چۆن بایەخی پێ نەدات باشە دکتۆر ji ber dixwazim gelek pirsan bikim ji ber wêyekê ez yani çima sebeb çi ye ku hikûmeta Tirkiyê hewl nade naxwaze diyalogê bi Kurdên Sûrî re çê bike meselen tu zanî yanî berê serokê PYD Salih Muslim li Enqerê bû hevdîtinên wê hebûn pêşwaziya wî dikirin sebeb çi ye ku careke din wê hewldanê nakin careke din bi Kurdên Rojava re nadin û nastînin diyalog yani li şûna şer تورکیا بە هیچ شێوەیەک بڕیاری ئەوەی هەیە وازجێگیری کردووە وەردەسەڵات بەسەر کۆماریش دراوە کە بە هیچ شێوەیەک دانوستاندن لەگەڵ گروپە تیرۆریستەکان نەکات ئەمەش مانای ئەوە نابێت کە گفتوگۆ و دانوستان دیمانە کۆبوونەوە نەکرێت بەڵام ئەو کەناڵە پەیوەندیانە بەڕاستی بە هیچ شێوەیەک نەتوانراوە کە بتوانرێت بۆ نمونە باس لەوە دەکەین کە ئێستا بۆ ئەوی کە پەیوەندەکان ڕاستەخۆ بکرێت دەبێت تورکیا لەگەڵ وڵاتە زڵ هێزەکان کۆ بێتەوە ئیدی ئەمانە دەبێت بە شێوەیەک لەگەڵیاندا بکرێت کە پێشهاتەکان لەبەر چاودا بژیرێت تورکیا نایەوێت ڕاستەوخۆ بەو شکڵە پەیوەندەکانی بکات تورکیا دەیەوێت زامنی ئەوەی بۆ بکرێت سبەی یاخود بۆ داهاتوو بە هیچ شێوەیەک هەڕەشە بۆ سەرسنوورەکانی بۆ ئاسایشەکانی نەکرێت بۆیە هەر میکانیزمێک کە دەگرێتە بەر بەم شێوەیە ئەنجامی دەدات حەسەن ئۆکتای سەرۆکێ ناوەندە لێکۆلینان یا کافکاسام ji Enqerê Mîvanê